لە هیچیشی دیکە لە یاریەکانی خولی پێشانەکانی کوردستانیانێ ئاڵتۆن کوپری لا یاریگای خۆی یەکەم سێخاڵی قۆناغی دومی بەدەستێنە لە یەکێک لە یاریەکانی مەفتێدانی ئاڵتۆن کوپری لە یاریگای خۆی میوانداریانەی ئاشتی شاری سلێمانی کرد سەرڕایەوەی هەردوویانە باسێکی بێز دەرکەوتن و چەندین هێرشان کردە سەر گۆڵی یەکدی بەڵام جێم یەکەمی یارەکە گۆڵی بەخۆ نەبینی جێمی دۆم تاوە جیاواز بوو کاتێگەر دویانە بە بێزی هێرشەکانیان ئەنجامدا بەڵامیانەی ئاشتی دەست پێش خەری گۆڵی کرد و لە خولەشی 75 لە ڕێگەی سەر بە سۆمەرەوە بۆ خاوەنی گۆڵ یەکەم دوا گۆڵیانی خاوەنی یاریگای هێرشەکانی چڕتر کردەوە بە دوو گۆڵیش وەڵامی میوانەکەی دایاوە لە خولەکانی 77 و 82دا لە ڕێگەی لەیس حسێن و عەبدوڵڵا دەحامەوە هەر لە یاریەکەدانی ئاڵتۆن کوپری نەیتوانی ئەنجامەکەی زیاتر کات کاتێک لێدانێکی سزای لەدەستدا و گۆڵپارێزی ئاشتی لێدانەکەی گێڕایەوە لە کۆتایشدا یارەکە بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندیانی ئاڵتۆن کوپری کۆتایە بە بردنەوەژ ئاڵتۆن کوپری بە 11 خاڵەوە چووە پلەی دووەمی ڕزمەندی کۆمەڵە یەکەم و ئاشتیش لە پلەی پێنجەمە بە 4 خاڵ. سوپاس بۆخوا ئەمڕۆ لەکەم یاری لە مەرحەلەی دووەمە توانیمان هەم بە ئاست هەم بە ئەنجام سێخاڵ یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین بەڕاستی لە گێمی یەکەمە فڵی باشمان بۆ ڕێکۆت ئەو بخوای گەورە مۆفەقمان ئەوان لێک هەڵێکە توانیان لەو پێچوانە گۆڵێکمان لێ بکەن گێمی یەکەم 1-0 تاو بوو سوپاس بۆخوا شەوتی دووەم هاتی نەساحەوە بە گەورەترینیشیەوە زۆر وەرەی بەرزەوە هاتی نەساحەوە سوپاس بۆخوا توانیمان دوو گۆڵ لە سەریەکە بکەین سێ خاڵ یاریەکەمان بەدەستێنا ئینشاڵڵا بتوانین ئەو ئادای ئەمڕۆ پێشکەشمان کرد خاستن لە گێمی یەکەم و دووەمە ینی زۆر باش یاریمان کرد بتوانین لە یاریەکانی داهاتەوە ئادا بکەین ئینشاءڵڵا یەکێکە بین لەو فەریقانی کە لە چوارگۆشەی زەری نەبین لەم ساڵ. خۆی لەوڵە لە تایمی یەکەم یاریەکەی ئاسمان زۆر باش بووە بە گۆڵێکیش پێشکەوتین بە تایمی دووەم ویستمان پارێزگاری لەو گۆڵە بکەین بەڵام بەوەی یەک دوو هەڵەی فەردیەوە دوو گۆڵمان لێکرا و دوو گۆڵەش وای کرد لە دوای ئەو دوو گۆڵە یاریەکەمان لە دەست دەچوو پێم وایە ئەوەی بۆی هاتین بەدەستمان نێنا ئاسمان لە تایمی یەکەمە زۆر باش بوو ینی ئەوە بوو کە بۆی هاتەبووین بەڵام لە تایمی دووەمە هەتا ئەو گۆڵانەشی لێمان نەکرابوو باش بوو بەڵام کە بە یەک دوو غەڵەتی یاریزانەکانی خۆمان گۆڵمان لێکرا لایەنی دەرونی ئێمەی زۆر تێگا بەڕاستی کاری یەکەمی ڕایەنەر ئەو بڵین لە هەندی لایانی دەرونیەوە کە لە تایمی یاریەکە بڵین لە پشۆکەیە ئێمە ئامادەکردن کە لەو دەرونی وەختێک بڵین بتوانین متمانەوە لە خۆمان زیاتر بێ یاری باشترین توانین ئەگەر کەین کە تیپی ئەوان بێنە پێشەوە فشارمان بخەنە سەر و گۆڵی دووەمیان بە هێشێل گەڕاوی بکەین چونکە بەڕاستی تەمرینمان سەر و حاڵەتانە کردو بەڵام بەداخەوە خۆ دەزانی تۆمارگرتنی پەناتیکی زۆر ناڕاست لەسەر ئێمە کە پەناتێک گۆڵش نەبوو متوانیتی بەکەی زۆر هێنایە خوارەوە